لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم لە دوای کۆنگری چوارەم و لە 45 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە هاوکاتە لەگەڵ پەتای ڤایرۆسی کۆرۆنا یەکێتی جەخت لە ماف و ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکاتەوە جیاواز لە هەر وێزگێکی خەباتی سیاسی و حکومڕانی لە ئێستادا یەکێتی بەپەرۆشەوە قسە لەسەرەوە دەکات کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێنە سەنتەری بڕیار بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانیان جیاواز لە قۆناغەکانی دیکە باشتر بێت. لەگەڵ دکتۆر عەزیزە سابر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەوەری یەکەمدا باز لە ژیانی ئابووری و کۆمەڵایەتی دەکەین لە ڕوانگەی یەکێتیەوە. دکتۆر عەزیزەت بەخێر بیت لە پەیڕۆ و پرۆگرام و سیاسەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن ئەڕواننا ژیانی ئابووری و کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. سپاس بۆ بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی گەلی کوردستان یادی دامەزانی یەکێتی لە هەموو یەکێتیەکان و گەلی کوردستان پیرۆز بێ. ژیانی ئابووری و کۆمەڵایەتی خەڵک لە هەرێمی کوردستان بۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و لە دۆخێکی خراپدایە. هەڵبەتە هەموو بڕیارێکیش حکوومەتیدا بێ بڕیارێکی هاوسەنگ بێ ئەویش بۆ بەژەوەندی خەڵکی کوردستان بێ. ینی خەڵکێکی وای هەیە ئەم هەرێمە زۆر پابەند بووە تۆم لا حەزە بکە مانگێک مانگۆ نوێ خەڵک کەرەنتینە بوو لە ماڵەوە ئەو بڕیارانەی حکوومەتێدا 95% ئامانجەکانی پێکا سوودی باشی هەبوو. بەڵام خۆتان نەزانن بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چارەسەرکردنی قۆناغ بە قۆناغ جیاوازە. تۆ کاوت کرد حکوومەتی هەرێمە بواە لە چاونوقانێکە یاخود لە بڕیارێکی تاکە کەسیدا تەنها وەزیری ناخۆ بەبێ ئەوەی پرس بە پارێزگارەکان بکە یەکسەر بڕیار بدەی 6 ڕۆژ و 6 شەو قەدەغی هاتوچۆیە ئەمە کارێکی قورسە. لەلایەکی ترەوە ئاسان نییە تۆ کەرەنتینە بشکێنی بڵێ ڤایرۆسی کۆرۆنا بەرەو تەواوبوونە چێدیسان دەستکەیتەوە بە قەدەغی هاتوچۆ بۆ ئاسان نییە. چێشخانەیەک قاوەخانەیەک مەعمەلێک پرۆژەیەک کارگەیەک 50 ڕۆژ دای خستووە بە کرێکارەکانی تۆ 50 ڕۆژی تر وەرنەوە دەستکەنەوە بە ئیش لە پڕدوای هەفتەیەک دیسان بیانێریتەوە ماڵەوە. ئەمە زیانێکی گەورەیە لە ئابووریدا ئەڵێ تێچوونی نەگۆڕ هەیە. ئەمە زیانێکی گەورەیە تۆ بە خێرایی ئەوان بنێریتەوە. وەکو تریش ئەگەر ئامانجەکە لێی پاراستنی ژیانی کەرامەتی تاکە کەسە ئەبێ وەکەوەی لە پەیامەکەی هاوسەرۆکانە هاتووە هەم پارێزگاری لە تەندروستی مرۆڤ بکەی هەم پارێزگاریش لە بژێوی ژیانی بکەی. تۆ لە حەزە بکە 20% هەموو کوردستان مۆزەفی حکوومەت باشە 80%ەکەی تر بە دەیان هەزار کاسب هەیە خەڵک کاسبی ماڵی خۆیەتی کاسب واتە حمولی کرد 50 ڕۆژ نیت ئەگەر پاشەکەوتێکی هەبوو بێخوات کەو پاشەکەی تر تەواو بووی تر قودرەت نییە لە ماڵەوە ڕایگرێت چونکە پێویستە کار بکات داهات پارە پەیدا بکە ماڵ و منداڵەکەی بەخێ بکە. بۆیە ئیسا خۆگەر هەرم بڕیارە 2 سەعادی بواە و 2 ڕۆژی لەبەی نابواە لەوانەیە سەرگرتن و ئەنجام پێکانەکەی باشتر بووە. من لەگەڵەوەدام هەمومان خۆپارێزی بکەین. وڵا لەگەڵەوەدام حکوومەت و قایمقامێت بڕیار دەرکەن هەر تەکسیەک دەمامچی نەبست بوو غەرامی بکەی هەر دوکاندارێک دەمامک و دەستکێشی نەبست بوو غەرامە بکەی بەڵام دوکان و بازاڕەکەی پێدا نەخەی کارێکی ئاسان نییە. لەم بێ موچەیەدا لەم دابەش نەکردنی موچەیەدا لەم بێ بازاڕیەدا ئاسان نییە تۆ بە هەموو خەڵکی کوردستان بڵێ 12 شەو بەڕیارێ دەرکەی بڵێ کەس لە ماڵەوە نێتە دەڕۆ. ئەمە زیاتر دکتۆر لەم کاتێک کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام ئەگەر باز لە یەکێتی بکەیت و باز لە پەیڕۆ و تێڕوانینی و سیاسەتی یەکێتی بکەیت ئەبێ فراوانتر قسەی لەسەرکەی بۆ ژیانی ئابووری و کۆمەڵایەتی ینی لە دیوە فراوان و وێنە گەورەکە یەکێتی چۆن ئەڕوانێتە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری خەڵک. ئەزانی کاکە یەکێتی دوو نمونەت بۆ بێنمەوە. زەمانێک هەبوو یەکێتی 43% داهاتی ئەم کوردستانەی بانگانە خەرجە کرد 57%شی بۆ هەولێر و دووەک بوو. باش ئاوەڕێی سلێمانی بە بڕی 1 ملیار دۆلار چا کرد بۆ ئەوەی سلێمانی پاکشترین پارێزگا بێ لەسەر ئاستی هەموو عێراق. لە 2000 هەر لە سەرەتاوە لە 2000 و 2001ەوە پێشەکی خانوبەری دا بە 300,000 کەس لەم سنووری سەوزەیە بۆ ئەوەی زۆرترین کەس ببێ بە خاوەنی خانووی خۆی.
ئەکێتی ئەو پارە داهاتی لە بەدەستیا بۆ دائیمەن هەوڵی داوە بە باشترین شێوە خەرجی بکە خۆشگوزەرانی بۆ زۆرترین تاکو و خێزان داوی بکە. ئەی لە ماوەکانی پێشوایەکێکی وەکو هێویدار ئەحمەد دەیوت دووهۆک ڕێژەی هەژاری تایە زۆرە ڕێژەی هەژاری لە سلێمانیا کەمە. ئەوە هۆکارەکەی حکومڕەوی و قەڵەمڕەوی یەکێتیە کە هەمیشە بیری لەوە کردوێتەوە. زانی خۆ پرۆزیش دابووریت خوێندووە ڕێژەی هەژاری بە چی کەمە بێتەوە بۆ بجێ کەم نابێتەوە کە حکوومەت دابەشێکە. ڕێژەی هەژاری بەوە کەمە بێتەوە سلفەی عقار بدەی بە زۆرترین خێزان بۆ ئەوەی زۆرترین خەڵک بێ بە خاوەنی خانووی خۆی. بە زۆر برادرە بوو باشی لە ئابووری تێن نەدەگەشت دوای دەزانی کابینەی نوێم هێشتا ساڵێکی تەواو نەکردو ئەم کابینەی نوێمە بووەتە هۆی ئەوەی کە سلێمانی خۆش بژی ڕێژەی هەژاری تێیدا کەم بێ. ئەسڵن لەم نمانگەیە هەردوو جار موچە دابش کرد. ئێمە لە بانگی شەشەی تازە موچی مانگیەک برا. مەبەستم لە چی هەیە؟ حکومڕانیەکێتی دائیمە بۆ ئەوە بۆ خۆشگوزەرانی فەراهەم بکە بۆ خەڵکەکەی خۆی بۆ دانیشتوانەکەی. بەو پارەیە 5 زانکۆی گەورەی حکومی لەو هەرێمەیە کردەوە. ئێستا لە هەولێر و لە دووەک بۆ نمونە ژمارەی زانکۆ حکومیەکان کەمترە لە ژمارەی زانکۆ حکومیەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان. ئەمە ئەو پارۆداهاتی لە بەردەستیا بۆ ئەوەی خەڵکەکەی ڕۆشن بیرتر بێ. بۆ قۆناغی داهاتوو یەکێتی پلانی چییە؟ پلانی یەکێتی هەمیشە عەدالەتی کۆمەڵایەتیە لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵە. هەوڵی جددی ئەدا جیاوازی چینایەتی کەم بکاتەوە. هەوڵی جددی ئەدات زوربەی زۆری خێزانەکان بەخۆشی بژین بژێوی ژیانیان کەرامەتیان پارێزراوە بێ. زۆرترین پرۆژە لەو ناوچانەدا بگرێ بە هاوبەشی بە یەکسانی دابشکاری پرۆژەکان بکرێ بۆی هەلی کات بە یەکسانی دابش بێ لە ناوچەکاندا بۆ ئەوەی ئاستی بژێوی و داهاتی تاکە کەس بەرز ببێتەوە. ئەمە پلان و بەرنامەی یەکێتیە کە دوای کۆنگرە لە ڕاستیە بۆ هەموو سێکتەرەکان بیری لێ کردوێتەوە کە بە جددی کاری لە پێناو بکە. دکتۆرە ئیزەت لە پەیامی هاوسەرەکان بۆ یادی 45 ساڵی یەکێتی ئەم دەسەواژەیە هاتووە بەم دیێڕاڵە دەمانەوێت بە سوودوەرگرتنی تەواو لە بنەمە فکری و دامەزراوەکانی سۆشیال دیموکرات و پیادەکردنی لە کۆی سیستمی حکومڕانیدا کێشە بنچینەیەکانی ئێستای هەرێمی کوردستان چارەسەر بکەین. یەکێتی حیزبێکی سۆشیال دیموکراتە. چۆن دەتوانرێت بنەماکانی سۆشیال دیموکرات جارێکی دیکە بێنێتەوە لە ناو حکومڕانیدا وەک لەو دەستەواژەیە هاتووە کێشەکانی هەرێمی کوردستانی پێ چارەسەرکە بەتایبەت ئەو کێشانەی بنچینەین و کاریگەریان لەسەر حکومڕانی هەیە. دەزانی ئێستا بنەماکانی سۆشیال دیموکرات لە جیهانی ئابووریدا یعنی سیستەمێکی ئابووری جیاواز بەخۆی نییە. چۆنەڵێ سیستەمی ئیشتراکی و سیستەمی سەرمایەداری. بەڵام سیستەمی ئەو حیزبانەی یا وڵاتانەی حیزبەکانی سۆشیال دیموکراتن چون چیان کردووە ئیسیفادەی گەورەیان کردووە لە سیستەمی سەرمایەداری و ئیسیفادەی گەورەشیان کردووە لە سیستەمی سۆشیالیستی. تێکەڵەیەکیان لەمە کردو بۆ بەڕێوەبردنی خەڵکەکەی خۆیان. ئێستا بە چەندین پێوەر و چەندین ساڵ وڵاتێکی وەکو دانیمارک خۆشگوزەرانترین تاک لە دنیادا ئێستا بە چەندین پێوەر لە چەندین ساڵدا هاوڵاتێکی دانیمارکی. بۆ نمونە پاکشترین و خاوێنترین بیئە بۆ نمونە شوێنێکی وەکو سوید و دانیمارکە. عەدالەتی کۆمەڵایەتی ئەو وڵاتانە پیادەیەکەن کە سۆشیال دیموکراتن. یەکێتیش پلان و بەرنامەی ئەوەیە بەم شێوەیە بێ. مانای چی؟ سوود لە سیستەمی ئیشتراکی بێنە بۆ عەدالەتی کۆمەڵایەتی. سوود لە سیستەمی سەرمایەداریش ببینە بۆ ئەوەی گەشەی ئابووریەکەت خێرا بێ. ئەمەیە مەعنا و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەڕێوەبردنی ئابووری لەو ناوچەیە کە قەڵەمڕەوی تێدایە. ئەو بابەتانەی کە پێوەستن بە سۆشیال دیموکرات زۆر جار ڕەخنە لەوە دەگیرێت کە ناتوانرێت لە ناو فەرهەنگی حکومڕانی هەرێمی کوردستانە جێگەی بکرێتەوە. تۆ جگە لە ئەندامی سەرکردایەتی پسپۆڕی بواری ئابووری هەر بە فعلی ناتوانێت جێگەی بکرێتەوە و بابەتانە زۆر ئاسانە جێکردنەوەی بەڕاستی زۆر ئاسانە. بەڵام چۆن ئەم پەیامە ئەگەیەنی هەم بە دانیشتوان و هاوڵاتیانەکەی خۆ و هەم چۆن ئەتوانی لە سیستەمی حکومڕانیدا کە تۆ بەشێکی لە حکوومەتە بتوانانی جێبەجێکی. سیستەمی سۆشیال دیموکراتی برێتیە لە عەدالەتی کۆمەڵایەتی، برێتیە لە سەندنی باجێکی زۆر لە دەوڵەمەندەکان بۆ دابەشکردنی بەسەر ئەو کەسانی کە داهاتیان کەمە لە ڕێی دووبارە دانانەوەی بودجە لە ڕێگەی
دووبارە پێدانەوەی موچە بۆ کەسانی کە موچیان نییە بۆ کەسانی کە ناتوانن کار بکەن بۆ ینی لەم هەرێمی کوردستانەیە لە سلێمانیەوە دەستی پێکرد ئەوەی کە هیچ کەسێکی نەبوو بە خێوی کە مانگانە 150,000 دیناریان دەدای ئەوەیە سیستەمی سۆشیال دیموکرات و ئەوەیە کە سیستەمی پێڵێن ڕعای اجتیماعی و ئەوەیە سیستەمی ئەوەی کاگە کەسێک هیچ داهاتێکی نییە لەم هەرێمە پڕخێر و بەرەکەتەیە تۆ بتوانێت مانگانەیەک پارەیەک شتێکی بدەیت تێ بۆ ئەوی بتوانێت لانی کەم پێبژی بۆیە ئەم جارە شتێکی دەکەم و من لە ساڵی 2013 چەندین ئامار لە نەتەوە یەکگرتوەکان لە دایرەی ئەحسای عراقی لە چەندین شوێن بە چەندین پێوە لە پارێزگای سلێمانیە کەمترین ڕێژەی هەژاری هەبوو پاکترین شاری عراق بوو لە کاتێکیشە پیشەسازی ترین شاری عراق ئەتۆمە ئاسان نییە ئەم دووشتە بەیەکەوە گرێ بدەیتەوە 33% سەرجەم کارگەکانی عراق لە پارێزگای سلێمانیدا بێ لە ڕێی سەوزاییشەوە یەکێک بێت لە سەوزترین شارەکانی عراق لەلایەکێتیشەوە یەکێک بێت لە پاک و خاوێنترین شارەکانی عراق بەڵام ئەمە بەشێکی خوای گەورە پێی بەخشیوی تۆپۆگرافیا و جوغرافیای سلێمانی وایە لێژە ناوچەیەکی با بڵێن تەختایی نییە بۆی ئاو ڕووبمێنێتەوە بەڵام حکومڕانەکەشی دەورە بینێ بۆیە جەبەجەکردنی دەکرێت سیستەمی سۆشیال دیموکرات بۆ بەخێوکردنی خەڵکەکەی خۆ پیادەی بکەیت سوود لە هەردوو سیستەمەکە ببینی بەڵام کاری دەوێت ئەرک و فەرمانی دەوێت کار و ئەرک و فەرمانەکەی کە دەیهەوێت چییە بابەتی خێوەنە قورسام هێوی بەسمەوە بۆ پرسیارە کە دوای پرسیار لەسەر سۆشیال دیموکراتکەن هەنی زۆر جار دەوترێت وای خۆ ڕخنای ئەوە لە سۆشیال دیموکراتیەکان دەگیرێت کە لەگەڵ ڕەوتی پێشکەوتنی ژیانی ئابووری سیاسی جیهانیدا ناگونجێ کە جیهان هەمووی سەرمایەداریە وڵاهی زۆر باشە گونجێ و یعنی سیستمی سۆشیال دیموکرات بۆ ئاگاداری هیچ جیاواز نییە لە سیستمی سەرمایەداری نە بۆ نمونە جێبەجێکردنی ئەمەیە چەند کەس تەعینەکەی جێندەر باڵانس بپارێزە لە بینی ژن و پیا باشە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو کەسانەی کە کەم دەرامەتن و کەم داهاتن بە شێوەیەکی ڕاستەقینە پارێزگاریان لێ بکە دابشکاری لە پرۆژە لە کوردستانە بە شێوەیەکی یەکسان و بە لە بەرچاوگرتنی خصوصیەتی ناوچەکان بیکە هەلی کار فراهەمەکەی بە عەدالەت و بە یەکسانی دابەشیکە خوێندکار لە زانکۆ وەرەگریت توانە و کەفاەتیان لێک بدەرەوە بەڵام بە عەدالەت دابەشیکە یعنی ناوەڕۆکی سۆشیال دیموکرات بریتە لە عەدالەتی کۆمەڵایەتی و خۆ چەندین وڵات و چەندین حیزب لە دنیادا ئیدعایەوەیەکە خۆی جێبەجێ ناکە ئەگەر نا جێبەجێکردنی هیچ قورس نییە بەڵێ دکتۆر عیزت لە دامەزراندنیەوەی تا ئێستایەکێتی خاوەنی کۆمەڵە دروشم بووە لە مافی چاری خۆنووسین تا ڕاپەڕین لە ڕاپەڕین چەمکی فیدرالی دوای ئەوە بابەتی حکومڕانی خۆشگوزەرانی ئێستا یەک لە دەستەواژەکانی نوێ کە هاتوتە ناو کاری حکومڕانی و سیاسەتی یەکێتیەوە بابەتی لامەرکەزیە لامەرکەزیە توانێت بەشێک لە ژیانی ئابووری و کۆمەڵایەتی خۆش پرسیارێکی بەجێ دوو نمونەی زۆر جوانت بۆ بێنمەوە کە چەند بە سوودە لامەرکەزیەت کۆرۆنا بڵاو بۆەوە حکوومەتی هەرێم دەسەڵاتی دا بە پارێزگارەکان خێرەومەندەکان کە خەستەخانە دروستەکان بۆ چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا دەستکراوە بن لەکوێ زەویان دەوێت چەندیان دەوێت چۆنیان دەوێت بۆیان بکەن بۆ ئەوی بەسەرم ڤایرۆسەیە تێپەڕێنین لە ماوەی یەک مانگدا 5 خەستەخانە لە دووهۆک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە ڕانیە لە ماوەی یەک مانگدا 5 خەستەخانە دروست کرا ئەمە ئەگەر ئەو مەرکەزیەتە بوایە بە 5 ساڵێتە دروست ناکرا ئەمە یە سوودی لا مەرکەزیەت باشە خەڵکەکە بە پارەی خۆشی کردی حکوومەتیش پارەی نەدا ئێستا دوای ئەم کۆرۆنایە دیسان بڕۆ لای حکوومەت بڵێ ئەمە مزگەوتە دروستەکەم بە 5 ساڵ ڕەزامەندێکەوە نادەن بڵێ ئەمە مەکتەبێک دروستکەم بە پارەی خۆم ئەمە سوودی لە مەرکەزیەت بیرمە لە دایرەی پاسپۆرتی سلێمانی مدیری دایرەکە چوو لە ئەڵمانە دەورەیەکی بینی هاتەوە بە ئەلەکترۆنی کرد سەرەگرتن و ئیش و کارەکانوان باشە چووە هەولێر لە هەولێر تەجروبەیەکی زۆر جوان بوو تەعمیمیان کرد بۆ هەموو داری پاسپۆرتی هەولێریش و دووهۆکیش و بەغاش چاوی لێمێ کرد لا مەرکەزیەت بریتیە لە دروستکردنی ڕۆحی کێبڕکێ لە نێوان پارێزگاکان و ناوچەکانە
باوەڕ بکە 6 ساڵ خۆشترین ژیان و باشترین ئیش کە لەم حکوومەتی هەرێمەیە کرابێ ئەو سەمەنە بووکە 43% بوو جا هاتە سلێمانی 57 شێچۆتە هەولێر کێ بڕکیانێک لە بین یەکتریە کامیان زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکەکەیان بکەم ئەو خەسخانەی شارە دونیای پێشڕەوە محەتەی کارەبای چەمچەماڵ 5 زانکۆی گەورە زانکۆی سلێمانی کەم پەتازەکە زانکۆی ڕاپەڕین زانکۆی هەڵەبجە زانکۆی گەرمیان زانکۆی چەمچەماڵ باشە بە دەیان کیلۆمەتر جادەوبان و ڕێگا ئەمە هەمووی لەو زەمانەیە کرا کە 43% هاتە سلێمانی پارێزگاری سلێمانی ئازاد بوو لەوەی کە چۆنی خەرجە کرد بۆ پرۆژەکانی لە هەولێرژەوە کێبڕکیە دروست بوو دوو ئیدارەیش نەبوو ها یەک حکوومەتی هەرێمیشەوە کێبڕکیانەکە لە نێوان یەکتریا بۆ ئەوەی دکتۆر زۆر ئاسانیش بوو هەر لەگەڵ ئەو قسانی جەنابدا تاوکاری بۆ بدەیت کە لە ڕوانگەی فکری ئابوووریەوە هەر شتێک کات و تێچوو بگەڕێنێتەوە بۆ مرۆڤ بابەتێکی سەرکەوتووە لا مەرکەزی کات و تێچووە گەڕێنێتەوە کاکی یوسف لەسەر ئاسی هەموو جیهان دوو بلۆکە بوون وە خۆ باسە کرد بلۆکی سەرمایهداری و بلۆکی سۆشیالیستی ئیشتراکی بلۆکی ئیشتراکی یەکێتی سۆڤێت سەرکردایەتی یەکرد بلۆکی سەرمایهداریش ئەمریکا لە دوای 1970ەوە بلۆکی یەکێتی سۆڤێت توایەوە ئەسە بەس ڕوسیای مابوونمونە دەوڵاتی لێجیابەوە ئەمە تەجروبەیەکی گەورەیە اینجا ئەو وڵاتانش بەشی زۆریان ئەو پەیوەندی بە بابەتە سۆشیالیستەکەەوە هەیە پەیوەندی بە لا مەرکەزیەکەەوە هەیە دانانە بابەت باسکە یەکگەڕماوە ئەم وڵاتانە کە لە رووسیا جیابوونەوە هەر هەمویان چۆنڵی بەرەو سەرمایهداری ڕۆشتن و لەوەش هینتر لەوەش ورتر بەرەو لا مەرکەزیەت ڕۆشت یەکێتی ئەوروپا بانکەکانی تەجیعی هەموو ئەو وڵاتانەکە کە سیستەمی لا مەرکەزی پیاداکەن و پارەیان هاتێ پرۆژەیان هاتێ و داوایان لێکە ئەگەر پرۆژەیەکتان هەیە خۆتان بیکەن بۆیە مەبەستم سیستەمی ئابووری لە جیهانە بەرەو لا مەرکەزیەت ئەڕوان نەک بەرە ئەو مەرکەزیەتە تەجروبەش نمونەش بوو ئەم قسەیە ئەوە یەکێتی سۆڤێت چەندین وڵات ئەگە هەر لەسەر یەکێتی سۆڤێت خۆت لە چیک بووی دکتۆران لە چی خوێن ئەگەر نمونەی چیک باسکەیت بۆ نمونەیەکی زۆر جوانیان کرد لەبار بەتی لا مەرکەزی ناو خۆشان نەک لە جیابوونەوەکەی لە یەکێتی سۆڤێت چیک لەگەڵ سلۆڤاک چکۆسلۆڤاکیان پێوت لەژێر قوبەی پەرلەمانە زۆر بە ئاشتیانە خەریتیان هێنا و سنوورەکەیان دیاری کرد و پەرلەمانتارەکانیان هی ناوچەکانیان جیابوونەوە خۆ حەفیزیان لێ کرد بەبێ هیچ شتێک چیک زۆر پێش سلۆڤاکیا بەرەو سیستەمی سەرمایهداری ڕۆشت یەکەم قۆناغکردی زۆربەی زۆری پرۆژە ئابوووریەکان و کەرتە ئابوووریەکانی پێوت خەسخەسا پرایڤیتەیزیشن بەتایبەتی کردن بەشی هەرە زۆریدا بە کەرتی تایبەت مراقب بوو بەسەرەوە باجێکی گەورە گەورەی لێوەرەگرتن بە پێی دەوڵەمەندی و ئەوانەیان وڵاتەکەی خۆی پێ بەخێوەکە طبعاً ئەو ساڵە ساڵینەوە یەکەکە هەرێمی کوردستانش لەو ساڵی خۆی استقلالیەت و یاخود سەر بە خۆی بەدەستێنەوە دەبڕە سەیری پێشکەوتنی چیککە و سەیری هەرێمی کوردستانیشکە ئەوەی ئەوە لا مەرکەزیەت پێی بەخشی ئەوەیە کە دەسەڵاتیدایە خۆی ئابوووریەکەی بەڕێوەبەرێ خۆی ئەو کەرتانەی زانی کە کەرتی تایبەت بەڕێوەی باشترە وەک لەوەی حکوومەتی بێدای بە کەرتی تایبەت و پارەی لێوەرگرتن و ساڵانش زەریبیان لێوەرەگرێت و ژیانێکی خۆشی بە خەڵکەکەی خۆی فەرام کردووە لەبەرەوە لا مەرکەزیەت ڕۆتی نایەڵێ خەڵکو حکوومەت لە یەک نزیکە گاتەوە سیرکە ئەمڕۆ وەزیری ناوخۆ لە هەرێمی کوردستان بڕیاریدا پارێزگارەکان ئازادن دەسەڵاتیان هەیە بە پێی دۆخەکەی خۆیان بڕیار لە قەدەغە ئەدەن یاخودنا باشە ئەبێ محافظیش بە قایمقامەکانیش بڵێ عینن شت ئێوەش ئازادن بە پێی سنووری جغرافی خۆتە ئەو کاتە ئەگەر هاتو لەو سی ڕۆژەی داهاتووە بۆ نمونە ڕێژەی کۆرۆنا لە سلێمانی زۆر زیاتر بوو لە ڕێژەی کۆرۆنا لە هەولێر خەتای محافظی سلێمانی ئەگەر لە دوهۆک زیاتر بوو خەتای محافظی دوهۆکە مەبەستم لە چی با مەسئولیەتەکە هەڵگرن خەڵکیشی تر خەڵک نەخۆپیشاندانەکە بەرامبەر وەزیری ناخۆ بەرامبەر بە حکوومەت سبەینە دۆخەکە خراپ بوو ئەچنە بەردەم محافظەی سلێمانی دۆخەکە لە دوهۆک خراپ بوو ئەچنە بەردەم محافظەی دوهۆک بەڵام حکوومەتی هەرێمی سەوا ئەزانێت دەسەڵاتی چەند زۆر بێ ئەوەندە بەهێزە وەڵڵە وانەیە بەهێزی دەسەڵات لە
بڕۆژمارە ئەو خزمەت گوزاریە کە پێشکەشەکەی بەخێڵک وەڵڵه کاتی تۆ بەهێزەی بێگەرسی ڕۆژجارێ مۆچە بدەی ئەگەر بێکاری کەمکەیتەوە ئەگەر ژیانی خەڵک خۆشکەی ئەگەر پرۆژەی زۆرتر ئیعلانکەی ئەگەر وە بەرهێنی زیاتر بێنیت بەهێزی حکومت لەوەیە بەهێزی لەوەیان نییە کە بە مەرکەزی بزانی چۆن پەنجەی دەسەکان وەک یەک نین مرۆڤەکانیش وەک یەک نین هەر بڕیارێکی مەرکەزی داد لە 100% ئامادەکەت ناپێکی بۆچی ناپێکێت بۆ نایپێکی بۆ شارێک زۆر باشە بۆ شارێک خراپ بۆ چەند کەسێک زۆر باشە بۆ چەند کەسێک زۆر خراپ وەکوتم ئەم جارە شتێکی دەکەمەوە بۆ قەدەغی هاتوو چۆی یەکجاری لە سەرتاسەری هەرێما نەخێر ئەوە نایپێکی بۆ نایپێکی بژێوی ژیانی خەڵکە خەیتە مەترسیەوە کاکە سەدان هەزاران خێزان هەیە ئەمڕۆ کابرا نەچێ کاسبی نەکات نیەتی نان بخوا پاشەکەوتی نییە ئەم حکوومەتە خەڵکی فێری یعنی باوەڕ بکە شتێکی زۆر خۆشە بۆ گێڕن بەداخەوە حکوومەت دەڵێ ئەوەندە قەرزارن خەڵکی لە هەموو کوردستان فێری قەرزکردن کردووە کابرایەکم بینی ئەوی لە گۆشتە فرۆشین مەطعەمێک هەیە گۆشت لای من بە قەرزە بە ئەگەر بە کاش لێم بەرێ کیلۆیە گۆشت نرخی لە بازاڕی سلێمانی بێ بە 10,000 باشە مەطعەمەکە بە قەرز گۆشتم لا بە منیش هەرزانی ناکەم بووی مەطعەمەکەش نانەیە بە مۆزەفەکانی سەحە و قایمقامیەت و پۆلیس و نازانچی بە قەرز هەتا وەرگرتنی موچە بۆیە ئەویش بیلۆ ناکاتەوە نرخەکەی هەرزان هەموو کۆمەلگا بووە بە قەرزار هەموو یەکێ قەرز دەرە یەکێ قەرزارە ئەمە زانی تێچووەکەی چەند زۆرە لەسەر کۆمەلگا ینی پرۆسەی قەرزکردن لە هەژمارەکرێت ئاوا سێکە یاخ پێویستی بە دراسە هەیە پرۆسەی قەرزکردن لە هەرێمی کوردستانە باری سەرشانی هاوڵاتی و خێزانی دوو ئەوەندەی تر قورس کردووە یعنی خوێندکارێکی زانکۆیە ئەچێت مۆبایلێک بە قستەیەنێت $200 ئەچێتە سەر باشە ئاسایشێکە هاوڵاتیەکە مۆزەفێکە ئەچێت لە شوێنەکان نانێکە خوا بە قەرز تێچی ئەو خواردن ئەوەندەوە نیوەکە وەستێ لەسەری کاتی خۆی پێداویستی ناوماڵی کاتی خۆی حکوومەت 4 ساڵ پێشێسە گازوایی لیترێکە کڕی بە $1 لە بازاڕە بە کاش بەنی $، بە قەرزیش بە $. ئێمان و $، زۆرە کاکە ئایوت بە قەرزەی کرد بەشێکی ئەو 27 ملیار $، ئەوەیە کە لیترێ گاز بە $1 بوو بە $ێکی کڕی خستم حەڵی کارەباکانەوە ئەجە تۆ وەرە قازانجەکەی یعنی چەنە 100 لە 100 بەچی ئەدرێتەوە قرس بۆیە قەرز باری سەرشان یعنی کۆمەلگاکە هەمووی بۆ بە قەرزار باوەڕ ناکەم سەر کەسێکە بێ یا قەرزار یا قەرز دەرە ئەمە تێچووی هەیە هیچ قەرزێک لە دنیادا بە خۆڕایی نییە بزانی چۆن کرێکارێکە ئیشەکە بێ کرێویتێ پارەیەکیش کە بەکارە هێنا بێ پارەی بیتێ پارێک کە پارەی بیتێ پێوترێ سوود لەبەرەوە هیچ شتێ بە خۆڕایی نییە کۆمەلگاکە هەمووی بۆ بە قەرزار و قەرزدەر دکتۆر ئێمە دوو دەستەواژەمان باس یەکەمیان سۆشال دیموکرات و دومیشان هەر لا مەرکەزی کە کاریگەریان لەسەر ژیانی کۆمەڵاتی و ئابووری خەڵکە پێ وەکو تێڕوانین یەکێتی لەم بینەدا بابەتی بەتایبەتیکردن یەکێتی چ ڕایەکی هەیە لەسەری ینی چ گرنگێکیشی هەیە لە خەباتی یەکێتیدا پێی وایە بەشەکە لە ئەزمونێکی باشی حکومڕانی یاخود تێڕوانینی جیاوازە و لەگەڵ بەتایبەتیکردانی یەکێتی ئەزانی چۆن ئەگەر بەتایبەتیکردن ئەمە قەناعەتی یەکێتیە چەندین تەجروبەی وڵاتانی دنیا سەلماندی لە زۆر بواردا کەرتی تایبەت زۆر بە باشی ئەتوانێت خزمەتگوزاریەک پێشکەش بکە بەرامبەر بە کەرتی گشتی هەتاش کۆمپانیای مۆبایل نەهاتوە کوردستانەوە تەلەفۆنێکی ئەرزی هەبوو هەڵت دەکرد بە 40 دقە نەتەتوانی تەلەفۆنی بکەی ئێستا بە لەحەزاتێ توانی بکەی دەرکە و کۆمپانیای کەرتی تایبەت باشتر دەتوانێت لە کەرتی گەیاندنا کار بکە سوود لە تەکنۆلۆژیای تازە ببینێ بە بەراورد بە کەرتی گشتی کە نەدەستکراوەیە نەبوو جێی باشی لە بەردەستایە لەبەرەوە مەبدەی یەکێتی بە تایبەتکردن بەڵام بە مراقبەیەکی باشی حکوومەت ئەگەر بە باشی حکوومەت چاودێری ئەو پرۆژانەی کرد کە کەرتی تایبەت بەڕێوەی ئێبە سوودی بۆ هەموو کۆمەلگا بێت ئەگەر بە باشی چاودێری نەکرد ئەویژر ئەبێ بە ڕێگەیەک لە ڕێگەکانی گەندەڵی ئێستا پلان هەیە لە داهاتوودا دابشکردنی کارەبا و
وەرگرتنی پارەی کارەبا بدرێ بە کەرتی تایبەت. ئێستاوە کەرتی ئاودراوە بە کەرتی تایبەت، کەرتی گەیاندنراوە بە کەرتی تایبەت، کەرتەکانی تر کەرتی تەندروستی بەشێکی دراوە بە کەرتی تایبەت، کەرتی خوێندن کەرتی خوێندن بەشێکی دراوە بە کەرتی تایبەت. وەک باسم کرد سوودەکەی چی؟ زانکۆیەکی حکومی زانکۆیەکی هەلی وا لێ کاش چێبڕچێ بکەن لە نێوانی خۆیاندا بۆ ئەوەی هەردووچیان باشترین خوێندنی پێشکەوت و پێشکەش بە خوێندکارێک بکەن. بەڵام لەسەر هینی ئەوە ناکە 5 ملیۆن دینار نەدەی ناچیتە زانکۆیە هەلی، بەڵام کوالەتی زانکۆ حکوومەکە باش نییە بۆیە ئامادەم 5 ملیۆن بم بچمە زانکۆیەکی هەلی ناچمە زانکۆیەکی حکومی لەبەرەوەی کوالەتی وەلەو بۆ مێژووە تا ئێستاش کە شەریکەیە کەسێک بانکاڵێ وەرە بۆرە لامی ئیشکە زیاتر مرتاحە بەوەی لە زانکۆیەکی حکومیەوە هات بێ وەک لەوەی لە زانکۆیەکی ئەهلیەوە هات بێت. والحاصل مبدەی یەکێتی لەگەڵەوەی بە تایبەتکردن هەبێ، لەگەڵەوەی کەرتەکانی ئابووری لە هەرێمی کوردستانە بدرێتە دەستی کارکەرتی تایبەت، بەڵام مراقەبەیەکی ورد و باش بکرێت بۆ ئەوەی ڕێگەیەک بێ بۆ زیادکردنی داهات، ڕێگەیە بێ بۆ پەیداکردنی هەلی کار. لا مرکزی لەگەڵ ببوورە بابەتی بەتایبەتکردن لەگەڵ فکری سۆشیال دیموکرات لەگەڵ بابەتی لا مرکزی تێکەڵی دروست ناکات؟ هیچ تێکەڵیەک دروست ناکات. تۆ ئەم جارە شتێکی دەکەمەوە چەندین نمونەی زیندومانێتەوە جا لەوەش هینتر لە وڵاتانی سۆشیال دیموکراتە لەوەش پێشکەوتوتر شتێکی پێوتر شەریکاتی مساهمە، شەریکەیەکە هاوباش تێکەڵاو لە بینی حکومەت و کەرتی تایبەتیش باشە. کەرتی تایبەت دێ بە سەرمایە خۆی پرۆژەیەک دروستەکە، کەرتی حکوومەتی ژەوێ بە شەریک لەگەڵیە هەم مراقبەیەکە هەم ئەڵێ لە داهاتوە ئەم پرۆژەیە لە سەتا ئەوەی داهاتەکەی بۆ ئەوەندە ساڵ بۆتەوە ئەوە یەکێکە لە پرۆژە هەرە سەرکەوتووەکان بە تایبەتیش بۆ ئەو وڵاتانی وەکو هەرێمی کوردستان کە دەرامەتی لە بەردەسان نییە کە ئێستا قەیرانی دارایی هەیە، یعنی هەم سۆشیال دیموکرات ئەپێچێ هەم لا مرکزیت جێبەجێ دەکا، هەم هەلی کار دروست دەکا، هەم حکوومەت سەرپەرشتیەکە، هەم کەرتی تایبەتیش سەرمایەکەی خۆی هێنێ. بۆ نمونە هیچ شتێ ناچێ بەیانی جادەی 100 مەتری سلێمانی بدە بە کۆمپانیایەک بڵێ وەرە خۆی بە پارەی خۆ جادەکە دروستکە تا 20 ساڵ هەر سیارێ بە ڕۆی 250 دیناری لێ وەرگرەوە. ئەمە چیت کرد؟ قەیرانە تێپەڕان، پارەت پێویست نەبوو، جادەکەشە کرد، هەلی کاریشە دروست کرد، گەشەی ئابووریشە دروست کرد، ئیزدیحامیشن نەهێشت. لەبەرەوە هیچ ڕێگریەک نییە، هیچ یعنی تەعارضێک نییە لە بینی لا مرکزیت و سۆشیال دیموکراتە بەڕاست. دکتۆر عیزە سابر ئەندامی سەرکردایەتی کردی سوپاس کە لە تۆریەکەم لەگەڵماندا بووی. بەڵێ خۆشەویستان وەک دەزانە حکوومەت قەدەغی هاتوچۆی سەپاندووە لە بەرامبەریش لە هاوڵاتیان بۆ بژێوی ژیانیان داوای لابردنی دەکەن. ئەمەش لە کاتێکدایە کە مەترسی کۆرۆنا هیچ کەمی نەکردو بەڵکو زیادی کردووە. پرسیاری سەرەکیش لەم نێوەندەدا ئەوەیە کە هاوڵاتیان چۆن خۆیان بپارێزن لە کاتێکدا کە کەرەنتینە نەبێ و قەدەغەی هاتوچۆش نەبێت. دکتۆر کەنار فازڵ پسپۆری دەرماسازی لە تەوەری دووەمی گەرماوگەرم لەگەڵمدا. دکتۆر کەنار ئێوارەت باش لەوە دەست پێ دەکەین چۆن هاوڵاتیان خۆیان لە دەروی کەرەنتینەکردن و قەدەغەی هاتوچۆ دەتوانن بپارێزن. ئێوارە باش، زۆر سوپاس. ئێوارەی بینەرانی عزیزیش زۆر باش. بەڵێ بە پێشەچی کورتێک ئێمە کێشەیەکمان هەیە کە تا ئێستا خەڵکێکی زۆر هەیە کە بڕوایان بە هەبوونی ڤایرۆسی یان بە هەبوونی نەخۆشی کۆرۆنا نییە. ئێمە ئەزانین بە سەریعی دووبارەی کەینەوە لە مانگی یەکەوە نەخۆشیەکەیە بڵاو بۆتەوە لە سەرانسەری جیهان و ناوی کۆڤید-19 لێنراوە. دروستکەرەکەی ڤایرۆسی سارس کۆڤ-2 ئەمە شتێک نییە تەنها کوردستانی گرت بێتەوە، هەموو جیهانی گرتوتەوە. ئیتر هەر ماوەی چەند وڵاتێک ڕێژەی توشبوانی زۆر زیادەکە و بە هەمان شێوە بێگومان کە ڕێژەی توشبوان زیادکە مردنیش زیاترە بێت. بەڵام خۆشبەختانە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەو ڕێژەی کە تووشی بووە بەو ڕێژەیە زۆر نییە کە دام و دەستگاکانی تەندروستی نەتوانن سەیتەرە بکەنە سەری. بەڵام لەبەر ئەوەی ئێمە زۆر جار ئەبێ ئەوە دووبارەکەینەوە ڤایرۆس بە هیچ شێوەیەک ناتوانین بڵین نامێنێ شتیوانیە لەبەرەوەی تەنها ئەگەر یەک نەفەریش لە وڵاتێکە هەیبێ ئەتوانێ ببێ بە سەبەبی ئەوەی کە زیاتر بڵاوی کاتەوە
خەڵکی زیاتر تووشیان بێت لەبەرەوە پێویستمانە ئێمە هەتاکو ئەو کاتەی ڤاکسینێک ئەگا بە هەموو هاوڵاتیانی وڵاتەکان تا ئەو کاتە ئێمە ئەبێ پابندی ڕێنمایی خۆپارێزی بین. خۆپاراستن شتێکە کە تەنها بۆ ئەم ڤایرۆسە بە کەڵک نایە بۆ بە شێوەیەکی گشتی بۆ هەموو توشببوونی ڤایرۆسی کە و نەخۆشیکە و بە تایبەتی ئێمە بۆ کۆڕۆنا زۆرمان پێویستە. جا حەزەکەم شتێک بڵێم ئێمە وەکو وتمان بێگومان ناکرێ ئەمە مانگێک نیە و دوو مانگ نیە هەتا ئێستا وەکو وتمان لە مانگی یەکەوە ئێمە ئاشنای ئەم نەخۆشیە بووین واتە ئێستا بۆ 5-6 مانگە ڕوات بێگومانیشین کە هەتا ئەو ڤاکسینەی کە پێویستە دروست بکرێ و بێتە بازارەوە بێگومان لە 6 مانگ بۆ ساڵێکی کەمان پێویستە بەلایەنی زۆر باشەکەیەوە کەواتە تۆ ئێمە ئەبێ بەلایانی کەم تا ساڵێکی کە پابندی خۆپارێزی بین ئەوە ناگەێنێ کە بەڕای خۆم ئەوە ناگەێنێ ئێمە قەدەغەی هاتوچۆ هەموو کاتێ ئیعلانکەین لەبەرەوەی ئێمە ئەزانین کە ئەم ڤایرۆسە جارێ ماوە و ئەمێنێ و بژێوی خەڵک پێویستە کە ڕەچاو بکرێ بەداخەوە کە وڵاتی ئێمە ناتوانێ زۆر باشە هاوڵاتیانی بەو شێوەیە دابین بکە کە لەگەڵ ئەمڕۆکردنەوەی جەنابدا یان ئەگەر تا ماوەی ساڵێکیش چاوەڕوانی ڤاکسینێک بکرێت ینی خەڵک ئەگەر قەدەغی هاتو چۆش نەبێ لە کەرەنتینەشدا نەبێت بێتە دەرەوە چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ خۆپارێزەکەی خۆی دا بکات. زۆر باشە ئەمەوێ چەند شتێک بڵێم بەوەی کە وەکو خۆم شخصی کە بینی ومە لەم کاتێک کە ئێمە لە بەشی یەکەمە قەدەغەی هاتوچۆ کە زۆر باش بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیعلان کرا کە لەبەرەوەی تازە بوو ئێمە زانیاریمان زۆر کەمتر بوو لەسەر ئەم ڤایرۆسە و لە جیهانیشا تازەتر بوو ئەو کاتە. لەبەر پابندبوونی خەڵک وەکو پێڵێن لۆکداونێکی عام کرا بە گشتی واتە هەموو شوێنێک داخرا ئەوە بێگومانین وا ئەکا بڵاوبوونەوە نەبێت یان زۆر کەم بێ و خۆشبەختانە و کاتە بینیمان ڕێژەی توشببوونیش کەم بوو. بەڵام ئێستا کە دوای ئەوەی بە تۆتەڵیش کرایەوە واتە بە شێوەیەکی گشتی بە هەموو شێوە کرایەوە ئەوەش بە هەمان شێوەوە ئەکات خەڵک لەوانەیە هەرچەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بەباشی پابندی ڕێنمایەکانی قەدەغەی هاتوچۆ بوون تا ڕادەیەکی زۆر باش بەڵام کە کراشەوە بێگومان ئێمە ئەزانین خەڵکانێکی زۆر تەنها لە کوردستانە لە هەموو وڵاتانی جیهان ناتوانن هەموو دقەیەک ئەو ڕێنمایانیان بیر بێ کە ئەبێ هەموو کاتێکیش بیرمان بێ بۆیە پێویستە زوو تازە بکرێتەوە تا بەلایانی کەم ساڵێکیکە ئەوەی کە ڕووەدا حەزەکەم بە کورتی شتێک بڵێم ئێمە 3 سیناریۆ هەیە لە جیهانە کە سیر کراوە سیناریۆ یەکەم ئەوەیە کە وەکو لێرەش کە کردمان قەدەغەی هاتوچۆی کولی واتە بە شێوەیەکی گشتی هەموو شوێنێک دائەخرێت و قەدەغەی هاتوچۆ ئەکرێ یان بەگشتی هەموو شوێنێک بکرێتەوە بیڵی هەموو خەڵک تووشی ڤایرۆسەکە بێ یان سێم ئۆپشن واتە سێم هەڵبژاردەمان هەیە کە ئەڵێ جوزئی شوێنەکاندا بخرێن یان جوزئی هاوڵاتیانە بێ ئاگیان لە خۆیان بێ بەپێی لێکۆڵینەوەکان و بەپێی ئەو ئەنجامانی تا ئێستا بینیومانە لە هەموو جیهان هەڵبژاردەی سێم باشترین هەڵبژاردە بوو کە منیش بەڕاستی هەر لێرەشەوە حەزەکەم ئەمە لە داوا لە هاوڵاتیان و لە حکوومەتی هەرێمیشە ئەوەیە کە بەڕاستی ئەبێ چاودێری ئەوە بکە کە جوزئی بڵین لۆکداونی گشتی ناکرێ واتە ئەم قەدەغەی هاتوچۆیە کە بە گشتی ئێمە گرتمان ڕاستەکەمە بێتەوە وەڵام هەر کاتێ ئێمە قەدەغەکەمان لابرد بڵاوبوونەوەکە بە هەمان شێوە تەنها کاتەکەی ئەگوازینەوە واتە زۆر پێویستە بۆی بڵاوبوونەوە کەم بکەینەوە کە هاوڵاتیان پابند بن ئەوەی کە پێویستە ئێستا بکرێت لەلایەن حکوومەتەوە کە لە داهاتووە قەدەغەی جوزئی واتە ئەو بێگومان حکوومەت بەرپرسە لەسەر تەندروستی هاوڵاتیان و تا ئێستاش هەوڵی خۆی داوە کە بام شێوەیەک واجێ بەجێ بێت هاوڵاتیانە بە هیچ شێوەیەک ئەم قەڵەباڵغی بەڕاستی لە کاتی کرانەوەی قەدەغەی هاتوچۆ هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر لە شوێنی زۆر قەڵەباڵغ ئێمە بینیمان لە کاتی ڕەمەزانە بە شەوان و لە دوای جەژنە لە کاتی جەژنە بڵین لەو کاتانی کە قەدەغەی هاتوچۆ بوونا بەڵام لە هەموو کاتێکی کە بازاڕەکان زۆر قەڵەباڵغ بوون ئەمە بە هیچ شێوەیەک نابێ بەڕاستی یعنی ئێمە خۆشبەختین شانسمان هەیە ئینشاءالله خوا ئاگای لە هەموو لایەکمانە کە هەتا ئێستا بەو ڕێژە چونکە بەو قەڵەباڵغەی کە هەبوو بەم هەموو تێکەڵبوونەی کە هەبوو
تەسەورەکرا زۆر زیاتریش بڵاو بێتەوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا لە ژێر کۆنتترۆڵ دکتۆر کەنار لەو سیناریۆی کە باس هاوڵاتێک ئەبێ ئەوە لەبیر نەکە لەو سێ سیناریۆی کە باسە کرد باسن لە جوزئی کرد لە بابەتی سیناریۆی جوزئیەکەتە کە ئاماژەت پێدا ئەنی بڵاوبوونەوە چۆنە بێ ڕێژەکەی چۆنە ئەنی بابەتێکە لەوێدا پەتاکە بڵاو نابێتەوە ئەگەر خۆپارێزیەکە چۆن بەکاربێنرێ هاوڵاتیان بۆی کە پەتاکەوە نە بڵاو نەبێتەوە. زۆر باشە ئەگەر ئێمە ئەمە باسکەین بینیمان ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین کە بە هیچ شێوەیە قەدەغە نەبێ یان ڕێنمایی تەندروستینە بە شتیوانیە لە بەرەوەی چەند وڵاتێکمان بینی کە زۆر خراپ بوو وەزعیان ئێمە وەکو کوردستان نە بەجێت نەپارەی ئەوەندەمان هەیە نە ئەتوانین نەدام و دەستگای تەندروستی و دکتۆر و سافی توبیمان ئەوەندە زۆرە بتوانین هەموو کاتێ ئاگامان لە هەموو ئەو 5 میلیۆن کەسە بێت کە هاوڵاتیانی هەرێمن واتە باشترین هەڵبژاردە و کووتمان جوزئیەکە چۆنە ئێمە ئەم نەخۆشیە ئەگەر بە تەواوی قەتعیکەی واتە ئەگەر هەموو شوێنێک داخی ئەوەستێ ئەوەندەی کە هەیەە ئەبێ کاتەکەی خۆیان تێپەڕێنن کە بەلانی کەم 2 هەفتەیە تا ڤایرۆسەکە تەواوە بێ ئەگەر کردتەوە واتە هەموو بڵاوە بێتەوە زۆر بە زۆری ئەگەر کردمان بە جوزئی ئێمە ئەمانەوێ ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە ئاستێکی لە کاتێکی درێژتر بە ئاستێکی کەمتر واتە هەموو وڵاتانی جیهان بە هەمان شێوە ئەویان بەسەر هاتووە پێڵێن پیک لەو کاتێک کە زۆرترین خەڵک تووشیە بێ ئێمە ئەمانەوێ ئەو کاتێک کە زۆرترین خەڵک تووشیە بێ بە ڕێژەیەکی بەرز نەبێ لە کاتێکی کەمە ئەمانەوێ بە ڕێژێکی کەم بێ لە کاتێکی زۆرە واتە ڕێگەی بدەین کە بتوانێت دام و دەستگاکانی تەندروستی بتوانن یارمەتی هاوڵاتیان بدەن واتە ئەگەر ڤایرۆس هەبێ هەتا یەک نەفەریش لە کوردستان هەی بێت بۆی هەیە بڵاوی کاتەوە بۆ خەڵکی کا بڵین ئێمە ئەبێ لەلایەن هاوڵاتیانەوە چەند شتێک هەیە ئەبێ بەڕاستی ڕەچاو بکرێ لە دوای بە هیوای ئەوەی کە ئەگەر ئەم جارە هەڵگرتنی قەدەغەی هاتوو چۆ ڕووبدا ئەبێ هاوڵاتیان بەڕاستی ڕەچاوی ئەوە بکەن کە مەسافە لە بینی خۆیان و ئەو کەسانەی کە ئێستا چنە ناو بازار و خەڵکەکان ناناسن ئەگەر لە هەمان عائیلە بن ئاساییە بەیەکەوە بن بەڵام ئەو کەسانی کە ناناسن بە هیچ شێوەیە نابێ زۆر نزیکیان بنەوە ئەگەر پێویستی کرد بچنە شوێنی قەڵەباڵغی ئەبێ بەستنی ماسک زۆر پێویستە ماسکیش وەکو باسەکرێت و ئەیزانین لە هەموو دنیاش ئاشکرا ماسک شەرت نییە ئەو ماسکە پزیشتیە بێ کە ئێمە ئەیزانین و ناومان ناو ماسک هەر لەفافێک بێیان هەر شاڵێک بێ بڵین هەر شتێک کە بەکاری ئێنین لە چک بێ ئەتوانین دەمولوتی خۆمانی پێ داپۆشین ئەوە بە هەموو شێوەیەک پێویستە حکومەتی هەرێم بەڕای من پێویستەکە لەمە و دووە ئەو هەموو کارمەندەوە ئەو هەموو خەڵکە بەڕێزانەی لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتەکانی کە بەکاردێن بۆیی پابندبوونی هاوڵاتیان ڕەچاوکەن لە قەدەغەی هاتوچۆیە ئەم جارە تەکلیفی ئەوەیان لێ بکات لە شوێنە قەڵەباڵغەکان و لە بازارەکان و سوپەرمارکێتەکان چاودێری ئەوە بکەن کە خەڵک بە گروپ نەبێ هەتا ئەو شتە ڕەچاو نەکرێ ئێمە هیچ ئیسیفادەیەکی نابێت نە قەدەغەی هاتوچۆکە نەکردنەوەکەی بە هەردوو شێوە لەبەرەوەی ئێمە ناشتوانین هەتا ساڵێکی کە بڵین قەدەغەی هاتوچۆ ئەبێ زوو ئیعلانیکەین چونکە وەکو زانین بژێوی هاوڵاتیان زۆر پێویستە و خەڵکیش نابێ ئەوسا لە برسا بمرێ کەواتە ئێمە ئەبێ بە هەموو شێوەیەک بە پێی ئەوەی کە لە وڵاتانی جیهانەی بینین وەکو میسالێک وەریگرین پابەندی بین شکر بۆ خوا ئێمە تا ئێستاش هەر لە ژێر کۆنتترۆڵە لە بابەتی خۆپارێزیە هەر ماسک مهمە یاخود دەستکێش تۆ باس لە ماسک و تێکەڵ نەبوون کرد دەستکەش کاریگەری هەیە زۆر باشە ئێستا من حەزەکەم لە هەردوو بابەت باسکەم یەکەمیان ئێمە بۆ ئەڵین ماسک باشە بە پێی ئاخیر لێکۆڵینەوەکان و تا هەتا مانگی پێنجیش کە بێگومان لێگۆڵینەوە ڕۆژانە بەردەوامە لە هەموو جیهان لێکۆڵینەوەی ئەخیرە لێ زۆرترین شوێن ڤایرۆسەکە وەرگێ لوتە واتە ئێمە ئەبێ بە هەموو شێوەیەک بێجگەر لە دەم و چاویش کە هەموومانەی زانین بەڵام لوت بە زۆرترین شێوە وەریەگرێ واتە ئێمە ئەتوانین بە ماسک لوتی خۆمان داپۆشین بە تایبەتی و لەگەڵ دەم بێگومان ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ئەوەیە تۆ لە ڕێی ماسک نایەڵی کەسی نەخۆش ئەگەر بکۆچیان بە پشمەیان بە هەر شێوەیەک بێ بێتە ڕێڕەوی هەناسەمان و دواتر بڕواتە ناوسیەکانمان کە ئیتر دوایەوە قوڵترە بێ شتێکی کەمان هەیە بۆ دەستچێش بەڕای خۆم و بە پێ ئەو لێکۆڵینەوانەی کە هەیە کێشێکێ لە دەستچێشە
ئەتوانین ئەگەر ئێمە مادەی پاکەرەوەیان جێڵەکانمان هەبێ لە دەرەوە زوو دەستمانی پێ پاکەینەوە هیچ کێشەیەکمان نابێت. ئەگەر هەوڵ بدەین دەست لە دەم و چاومان نەدەین یان بتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین دەست لە چاومان نەدەین دەستچێش زۆر مهم نییە لەبەرەوەی بە دەستچێش ئەشتوانی ئەگەر تۆ عینی ئیشەکانت کرد و دەست لە دەم و چاوی خۆتدایەوە کاتە دەستچێش ئەسڵەن ڤایرۆسەکە لەسەر دەستچێش زیاترە مێنێتەوە. بۆیە بەڵام ئەوە معنایەوە نییە کە چینە ناو سوپەرمارکێتەکان بێگومان باشتر وایە ئێمە دەستچێش لە دەستکەین لەبەرەوەی گەرنتی ئەومان نییە ئەو کەسانی کە دێنە ژوورەوە مادەی پاکەرەوەیان بەکارێ نابێ بۆ دەستیان. واتە بۆ کەسێکی هاوڵاتیەکی نۆرمەڵ کە ئەوێ بچێتە دەرەوە بەڕای من ماسک زۆر گرینگە یان هەر شتێکی کە بێ کە بتوانێت دەم و لوتی پێ ببەستێ لە شوێنی قەڵەباڵغ باش هەتا بتوانین نەچینە ئەو شوێنانەی کە پێویستمان نییە ئەگەر چوشین با ڕەچاوی ئەم ڕێنمایانە بین ئێمە وەکووتمان ئەبێت پاکەرەوەی دەستمان هەبێت بە هەموو شێوەیەک ئەگەر نەبوو لەش بەڵێ بەدەر لە بابەتانەی ماسک و دەستکێش و تێکەڵ نەبوون زۆر جار قسە و باز لەسەر خواردن و خواردنەوەکان دەکرێت ئێستا مەکە قسە لەسەر بابەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناکەین لە ئێستادا بە جۆرێکە کە قەدەغی هاتوچۆ قسە لەسەر ئەوەیە کە لە سبینی ئێوارەوە بڕیارە دێتە پارێزیەکان و پێدەچێت قەدەغی هاتوچۆ نمێنە و هاوڵاتیان خۆیان پارێزن پرسیارەکە ئەوەیە خواردن و خواردنەوە ئەتوانن بەشێک بن لە کەرەستەی خۆپارێزی بێگومان ئێمە پێویستمان پێ لە کاتی ڤایرۆسە ڤایرۆس هەتا ئێستا هەموو ڤایرۆسەکانی کەش و زۆر ڤایرۆسکەش عیلاج بۆ ڤایرۆس شتێک نییە ئەمە وەکو بەکتریانیە بڵێنەوە عیلاجێکێ بمبڕیەکە ئێمە وتمان هەتا ڤاکسین دێت پێویستمان پێ خۆمان بپارێزین بەڵام بەشێکیش لەوەی کە تۆ خۆپاراستنەکەی بۆی بەرکەوتت کەمترین بێ بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ بەرکەوتت کەمتر بێ واتە ڤایرۆسەکەش بە ڕێژێکی کەمترێتە یعنی بەرتەکەوێت و یان نەخۆشتەخە ئەوەی کە خۆمان پێویستمانە ئاگامان لە خۆمان بێ پێویست ناکە زۆر بگەڕین بە دوایی چ دەرمانێک و کەی دەرمانێک دروستە بێ ئێمە بە هەموو شێوەیەک پێویستەکە بەرگری لەشمان بەرزکەینەوە بەرگری لە شیشمان بەچی بەرزەکەینەوە بە ڕۆژانە کە بۆ ماوەی 10 دقە تا نیم سەعات بتوانین لەبەر خۆر بین بە تایبەتی لە بەیانیان بۆی ڤیتامین دیمان باش بێ ڕێژەی ڤیتامین دی چونکە بە پێی لێکۆڵینەوەکان تا ئاستێکی باش هەبوونی واتە نوقسانی نەبوونی ڤیتامین دی یارمەتی باشی بەرگری لەش ئەدات ئەوە تا ئێستا ئەو خۆراکانی کە ڤیتامین سییان تایە کە زینکیان تایە وەکو کانزای زینگ وەکو چەند ڤیتامینێکی کە هەیە ئێمە پێویستمانە زۆر احتیمام بە خواردنی سەوزە و میوە بدەین و هەموو بڵین ئەو خواردانەی شیرینیەکان یان غازیەکان بە هەموو شێوەیەک ئێستا کەمتر یان بەکاری نەهێنین یا کەمتر بەکاری بێنین یان هەر بەکاری نێنین تا بکرێ باشتر وایە گۆشت بە هەموو شێوێک بکوڵێندرێ لە باتی ببرژێنرێ هەرچەنە ئەم لە مۆرزەیە زۆر خەڵک حەزەکا گۆشت ببرژێنێ بەڵام وا باشترە کە ئێمە بتوانین بەرگری لەشی خۆمان بەرزکەینەوە وەکووتمان وەرزشی باش چونکە هەتا ئێستا بەڕاستی زۆری وڵاتانەڵێن ئەو کەسانی کە زۆر بە قورسی وەری ئەگرن زیاتر ئەوانن کە جوڵەیان زۆر کەمە پێویستەکە ڕۆژانە ئێمە بەلایەن کەم 5 ڕۆژ لە هەفتەیەکە ئەگەر نەشمانتوانین ڕۆژانەش 3 بۆ 5 ڕۆژ لە هەفتەیەکە بتوانین نیم سەعات جوڵەمان هەبێ ئیتر بە هەر شێوەیەک بێ ئێستش کە قەدەغی هاتوچۆ نابێ ئەتوانین لە هەر شوێنێک بێ هاتوچۆی خۆمان بکەین بە شەرتی شوێنی قەڵەباڵغ نەبێ واتە بەرکەوتنی هەتاو بۆ لە 10 دقە بۆ نیم سەعات وەرزش تقریبا نیم سەعاتێک ڕۆژانە خواردنی سەوزە و میوە بە زۆر بە باشی و زۆر بە زیاتر بۆی ڤیتامینەکانی کە پێویستمانە وەریگرین خەوتنی باش کە تقریبی 8 سەعات بێ ئەوانەوە ئەکە هەمووی بەرگری لەش بەرز بێتەوە کە ئەمەش واکە بە ئام هەموو ڤایرۆسێک لێمان بە دوورتر بێ و بە تایبەتیش کە ئێستا باسی نەخۆشی کۆڕۆنایە ئەویش لێمان بە دوور بێت زۆر جار دەوترێ یاخو دەستەواژەیەکەیە کاڵن خۆپارێزی هیچ کاریگەرێکی نییە لەوەی کە تووشی کۆرۆنا نەبی بەو تێڕوانینەی کە کۆرۆنا پەتایەک یاخو ڤایرۆسێکی جیهانیە و هەموو جیهانی گرتوێتەوە تۆ شەمان تێڕوانینت هەیە کە خۆپارێزیە و کاریگەری نەبێت سەیری کەشتیوان نییە ئەزانی بۆ لەبەرەوەی ئێمە و بەپێی هەموو لێکۆڵنەکان هەموو داتاکانی ئێستا لە جیهانە هەن هەندێک کەسمان هەیە 80% زیاتر 80% خەڵک کە تووشی ئەم ڤایرۆسە ئەبێ یان بە هیچ شێوەیەک نیشانەی نییە یان نیشانەکانی زۆر زۆر سووکن ئەو 19% کە ئەمێنێتەوە 15% نیشانەیانە بێت نیشانەکانیان مامناوەندیە تقریبن
5% بە قورسی ئەیگرن ڕێژەیەکیش لەوانە پێویستیان بە هەناسەدانی دەستکرد دەبێ. ئەوانەی بۆیان دەرکەوتوانەی کە بە زۆر بە قورسی ئەیگرن و پێویستیان بە هەناسەدانی دەستکردە ئەو کەسانن کە بە ڕێژەیەکی زۆر ڤایرۆسەکەیان وەرگرتووە. واتە بۆچی ستافی توبی یان بۆچی دکتۆرەکان زۆرجار بە قورسی وەریەگرن لەبەرەوەی لە ناو نەخۆشخانەکانن ڕێژەیەکی زۆری ڤایرۆسەکە ئەچێتە لەشیانەوە. ئێمە ئەبێ هەوڵ بدەین وایە ڤایرۆس هەر نەقڵە بێ یعنی بێ تا بتوانین خۆپارێزی بکەین بەڵام لەوانەشە هەر نەقڵ بێ. ئێمە ئەوەی ئەمانەوێت لە ڕێی خۆپارێزیەوە ئەوەیە خوانە خواستە ئەگەر بەرکەوتشمان لەگەڵ ڤایرۆسەکەی هەبوو بە ڕێژێکی ئەوەندە کەم بێ کە لەشی خۆمان بەرگریەکە بکاو ئەسڵەن هەست بە نیشانەکانیشی نەکەین. لەبەر ئەوەیە کە پێویستە زۆر پێویستە کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بەلایەنی کەم تا ساڵێکی کە خۆیان خۆپارێزی بکەن. دکتۆر کەنار فازڵ پسپۆری دەرمانسازی سوپاس کە لە تەوەری دومی گەرما و گەرم لە هەولێرەوە لەگەڵماندا بووین. ئێوەش خواتان لەگەڵ.